دا چۆن دا حەبوشتەکان خوارد 4 جار جەرگی سوتاوە. دایکە عایشە دایکی 4 شەیدی ئەم نیشتیمانەیە. بە تەسبیحەکەی دەستی و لەسەر بەرماڵەکە نزا دەکات خوددا کوردستان بپارێزێت. صاحبی هەر دەکڕ بوو ئەو سیای نەماوە بە قوربانی. ئەم دایکە ئازاری لە دەستدانی ڕۆڵەکانی بۆ کوردستان زۆر بەسوەیە. ئاخر بۆیە بەیەکێتی دەڵێن حیزبی شەهیدان. ئەمە نمونونەکەیەتی 4 برا لە 4 کاتی جیاواز لە ڕێگەی ڕێبازی یەکێتی بۆ کوردستان شەهید ببن. من ڕۆژانە سەردانی دایکمەکەم هەموو بەیانیەک لەبەرەوەی تەندروستی تەواو نییە، توانای هاتو چۆکردنوشتی نییە، ئەبێ ئاگاداری ئەوە بن کە حەبەکانی چۆن بەکارهێناوە، ئاگامان لە تەندروستی بێ، ئەگەر پێداویستیە شتێکی هەبێ ڕۆژانە بۆی جەبەجەیەکەم و ئاگامان لێ بێ ئینشەڵڵا. ئەمە ساڵی 90 شەهید بوو. ئەم خێزانە ئومێدیان بەسەرکردایەتی نوێیەکێتیە تا خزمەتی زیاتری کەس و کاری شەهیدان بکرێت. بە تاکید بۆ دایکم سەختترە وەک لە ئێمە، چونکە دایکم بەدەل لەوەی ئەم چاکوڕی شەهید بووە. برا گەورەکەشم ئەمری خوای کرد لە ساڵی 2012 شەهید بەکرد کە کوڕێکی هەبوو، تەنها یەک کوڕی هەبوو، ئەویش بەداخەوە زانکۆشی تاو کرد لە قەڵاچوالان چون بۆ مەلەکردن لەوێ لەگە برادێکی هەردووکیان خنکان. ئێستا ئەم کوڕی شەهید بەکرد کە لەو قەڵاچوالان کە ئەویش مناڵێکی هەیە، یعنی مناڵەکەی شەهید بەکرد بە هەتیوی بەخێومان کرد، هەبێ هەر دیسان ئەویش بە هەتیوی بەخێوکەینەوە. ئەمە بۆ دایکم زۆر زۆر قورسە. زۆر جار دایکم هەر هاوارەکەڵێ لەکوێ ئاگاتان لێبێ، ئەمە نە بەخەمێت بەدەل لەوەی ئەم چوار کوڕی شەهید. ئەوە تا پەشێوی شاعیر لە وەسفی شەهیدان ڕوو لە میوانانی بیانی دەکا کە دێنە کوردستان و دەڵێت لەسەر گابەردی هەر شاخێک، لەسەر درەختی هەر باخێک، لەسەر هەر بستە زەمینێک، لەژێر هەر گەزە ئاسمانێک، مەترسە کەمێ سەرت داخە و تا جەگوڵینەکەت دانێ. ئاوڕ عەلیگەلی کوردستان، سلێمانی.